هەڵوێست و بڕیارەکانی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بەپێی دید و تێڕوانینی ئیسلامیانە بۆ دۆخی واقعی سەردەم دەبێت کە تێیدا بەپێی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام سیاسەت و پلانی خۆی دادەڕێژێت و ئاڕاستەی نوێنەرەکانی دەکات لە جومگەکانی حکوومەت و پەرلەماندا. کۆمەڵی ئیسلامی دەیەوێت چەمکی ئەو سیاسەتە ڕاست بکاتەوە کە لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا بەواتای فرت و فێڵ و درۆکردن لایەنە سیاسیەکان لەگەڵ خەڵک و خۆیاندا جێبەجێیان کردووە. دەیەوێت بەپێی شەریعەتی ئاینی پیرۆزی ئیسلام ڕسەر ڕاستانە و ڕاستگۆیانە لەگەڵ یار و نەیاری سیاسەت بکات ئەگەرچی لەو ڕۆژەوە باجی داوە. لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی چەندین هەڵوێستی نەگۆڕی لەسەر پرسە گرنگ و استراتیژیەکان دەربڕیوە کە پەیوەست بوون بە دۆخی خەڵک و چارەنووسی گەلی کوردەوە لە پرسی دۆسیەی سەرۆکایەتی هەرێم و ڕیفراندۆم و وەستانەوە دژی سیستەمی بەناوپاشەکەوتی موچە و پەخستنی پەرلەمان و کاراکردنەوەی لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە کە ویستویەتی سەروەری یاسا لە هەرێم پارێزراو بێت و یاسا بۆ پاراستنی مافی هاوڵاتی بێت کە لە ڕێگەی نوێنەرەکانی لە حکوومەت و پەرلەمان هەڵوێستەکانیان نەخشاندووە. زۆر جار دەوترێ سیاسەت دواتە فێڵکردن لەگەڵ یەکتریش. بۆ نمونە کاتێک دەبینی لایەنێکی سیاسی لە پڕڕاستی سیاسەتی خۆی دەگۆڕێ لەبەر هەر بەرژەوەندیەکە بێ ڕەنگە لە مۆقیفێکی تر بگاتەوە بە تۆ دوجار دێتەوە سەر هەمان ڕێچکی ئەسڵی تۆ بەڵام پێت دەڵێ کاکە من دەرفەتە سیاسەتم کردووە فترەیە یا بە دەرفەتی دەزانێ واتە بەگشتی ئەوەش چوەتە مێشکی هاوڵاتیان یەمەوە کە سیاسەت واتە ئەگەر و مستەلاحە بەکاربێنم واتە درۆ واتە فێڵکردن. ئێوە دەتانەوێت بەڕاستیم وشەیە بۆ خەڵکیش ڕاست بکەنەوە واتە ڕاستگۆیی سیاسەت بکەن. من پرسیارێکی زۆر تەبەن جوان و وەجیهە. بۆچی قۆناغ بە قۆناغ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ساردترن لە دەنگداندا؟ بۆچی ئێستاش لەگەڵ بێ خۆتە زانی تەوە ئەگەر بچیتە ناو تۆیچێک وەکو پەیامنێرێک ڕۆژانە چیتە ناو خەڵک ئەبینی ڕێژەی متمانەی هاوڵاتی بە سیاسیەکان ڕۆژ لە ڕۆژ لە دابەزیندایە. هۆکارەکەی ئەوەیە کە ئەوانەی سیاسەتیان کردو ئەوانش کە حکومڕان بوون ئەوانەی کە حکومڕانێتیان کردو لە هەرێمی کوردستان ڕازگۆ نەبوون لەگەڵ خەڵک و هاوڵاتیانی خۆیان پابەند نەبوون بەو بەڵێنانەی کە داویانە. من پێم وایە ئێستا ئێمە ئەم هێزانە لە 4 ساڵی ڕابردوودا ئیمتیحان کراین و تاقی کراینەوە. 4 ساڵ پێش ئێستا ئێمە کۆمەڵی دروشمان بەرز کردەوە کۆمەڵی بەڵێنماندا. ئێستا دوای ئەم 4 ساڵە 4 ساڵ ئێمە ئیمتیحانمان کرد لەسەر بەڵێن و دروشمەکانی خۆمان. میلەتی وشیار ئەو هێزانە هەڵە سنجێنێ و ئەو هێزانە ئەناسێتەوە کە لە ئیمتیحانەکەدا سەرکەوتوو بوون. ئەو هێزانی کە تاقیکردنەوەیکی سەرکەوتویان کرد ڕازگۆ بوون لەگەڵ بەڵێنەکانیان لەگەڵ دروشمەکانیان لەگەڵ خەڵک و جەماوەر میلەتەکەیان. من پێم وایە ئێمە و کۆمەڵی ئیسلامی یەکێ لە تایبەتمەندیەکانمان ئەوەیە یەکێ لە تایبەتمەندیەکانمان حتا لەگەڵ نەیارانمان لەگەڵ ئەوانشمان کە کارمان کردووە بە ڕازگۆی سیاسەتمان کردووە. بۆچی؟ چونکە پێمان وە بۆ سیاسەت بە خەڵکی ڕازگۆ دەکرێەوە سیاسەت دەبێت بە ڕاستی بکرێت لەگەڵ خەڵک و جەماوەر و میلەتدا تا ئەو کاتەی مەساری سیاسەت ڕاست نەکرێتەوە لە هەرێمی کوردستان و ئێمە سیاسەت بە ڕازگۆیی نەکەی نەک ئێمە کۆی سیاسیەکان و هێزە سیاسیەکانی تری هەرێمی کوردستانیش متمانە ناگەڕێتەوە. ئێستا گرفتی یەکێ لە گرفتە گەورەکانی نێوان خەڵک و دەستەڵات گرفتی متمانەیە. لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان دەستکاری ڕێژەی موچەی فەرمانبەرانی کردو ئەو ستەمەی کە لە پاشەکەوتدا هەیە ڕێژەیەکی کەم کردوتەوە خۆتە زانی ئێستاش هاوڵاتی متمانەی نییە. بەشی گەورەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نا تەنانەت سیاسیەکانیش پێیان وایە ئەوە هەڵمەتی هەڵبژاردنە. بۆچی؟ چونکە ئەمانە وا سیاسەتیان کردووە لە ڕابردوودا. بۆیە ئەگەر ئێمە سیاسەت ڕاستکەینەوە بۆ ئێمە وەکو خۆمان حەقیقەت لانی کەمە کۆمەڵی ئیسلامی ڕازگۆیانە سیاسەتمان کردووە و هەوڵیشمان داوە ئەوەی کە بە باشیە زانین بۆ خەڵک بۆ جەماوەر بۆ میلەت بۆ هێزە سیاسیەکان بۆ حکومڕانەکانی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەکانی خۆشیاندا بە تایبەت من لێرە توانمەوە بڵم لەسەر زاری کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامی کە بەڕێز مامۆستا عەلی باپیرە هەمیشە ئەو توێتی ئێمە ئەوەی بە باشی ئەزانین ئەوەی بە دڵسۆزی ئەزانین بۆ خەڵک و وڵاتەکەی خۆمان ئەبێ بە دەستەڵاتدارەکانی هەرێمی کوردستانی بڵێ ئەگەر ئەوان چاچیکەن ئەرچی سەرشانی ئێمە کەمە بێتەوە ئەو هەمیشە ئەو دروشمەی بووە ئەگەر ئەوان چاچی نەکەن ئەرچی ئێمە هەوڵ دەین ڕاستی کەینەوە چاچیکەین.
تۆ لەو ماوەی کە لە حکوومەت بووی چیت هێنا چیت دەستکەوت بۆ خۆت چیشت دەستکەوت بۆ حەزب؟ وەڵاهی کاجلال ئەم پرسیارە ڕەنگە زۆر وردەکاری قسەی زۆری بوێ. من ئەوەی کە دڵم پێی خۆش بێ ئەوەی کە لەگەڵ ینی لەگە خەڵکێک تێکەڵ بووم کە کێشیان هەبوو، لەگە خەڵکی تێکەڵ بووم کە بێناز بوون و لەگە خەڵکی تێکەڵ بووم کە هەژار بوون و بەڕاستی لایەن لێ نەکرابوو لە ڕابردوودا. ینی دڵم پێی خۆشە کە توانی بم خزمەتیان بکەم و توانی من دڵیان خۆش بکەم. جا هەر یەکەی لە شوێنی خۆی بەپێی ئیشەکەی خۆی بەپێی داواکاریەکەی خۆی بەڕاستی من دڵم بەوە خۆشە. دڵم بەوە خۆشە کە کاتێک کە بەجێمان هێشتن ناڕحەت بوون، ینی پێیان ناخۆش بوو، بەڵام دڵم پێی خۆش بوو. ینی ئەمیش دەگەران ناڕحەت بوون بەڕاستی، بەڵام مەبەستمی دڵم پێی خۆشە کە ینی کارێکی وامان نەکرد خەڵک بڵێن ئاوچن یاخۆ نەگەڕێنەوە. سوپاس بۆ خوا، من بەڕاستی سوپاسی خوای دەکەم و سوپاسی ئەو خەڵکش دەکەم و ئەوە ڕوون دەبێتەوە. کاجلال من پێمە خەڵک بێویژدان و بێئینساف نییە، خەڵک لە خۆوە ڕخنە ناگرێ و لە حکوومەت و لە دەسات تووڕە نابێ، خزمەتی بکەی و بەلایەنێکم دڵسۆزی بی و خەمخۆری دڵسۆزی خۆتی نیشان بدەی. من دڵنیام خەڵک بێویژدان نییە، خەڵک پێی دەزانێ و خەڵک باسی دەکات. و بۆ کۆمەڵی ئیسلامیش ئەوە دەمێتەوە سەر ئێوە و بەڕاستی خەڵک و جەماوەر و کادیر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی دەبێ بڵێن ئایا ئێمە توانیمانە خزمەتێک بە کۆمەڵی ئیسلامی بکەین لە ڕووی امتیازاتیشەوە. چیت لە حکوومەتەوە هەندێک کەس هەیە ڕەنگە پارەی هێنابێتەوە بۆ حزبەکە، امتیازاتی هێنابێتەوە، جیاواز لەوەی کە ڕەنگە ئەندامان دەیان ئەندام سەدان ئەندامی کۆمەڵی ئیسلامی سەربەرز بن بۆی کە تۆ لە وەزارەتایی و گوێت لە هیچ نەبێت لە جوتیارێکی فەقیر و هەژاری ئەم هەرێمە گرتووە. وەڵام ئومێد دەکەم کە ئەومان بۆ کۆمەڵی ئیسلامی هێنابێتەوە کە کۆمەڵی ئیسلامی سەری بەرز بێ بۆ کەسانێک کە دایانێرێ بۆ کارێک و چ حکومداری بێ، چ پەرلەمانتاری بێ و چ بەڕێوەبەرێکی گشتی بێ، قایمقامێک بێ، مەدیر ناحیەک بێ. ئەمە بەڕاستی ناتوانێت لەوە هیچ بڵێم، یانی چونکە پەیوەندی بە خەڵکەوەی پەیوەندی بە کۆمەڵی ئیسلامی و تەقیمی ئەو خەڵکەوەیە. بەس ینی بەلایانی کەم دەتوانم من ئەوە بڵێم ئێمە ینی کارێکمان نەکردووە کە کۆمەڵی ئیسلامی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کادیرانمان ڕویان نەبێ بچنە ناو خەڵک، یان ڕویان نەبێ بەرگیمان لێ نەکەن کە قسەیەک کرا، ڕویان هەیە بەلایانی کەم. ئەگەر نەشمان توانی بە سەریان بەرز بکەین دێنەگەڕاوین سەر نزم بن. هاتنە دەرەوەت لەناو وەزارەتە یا لە ئەنجومەنی وەزیرانە بەگشتی دەست لە کارکێشانەوە تا چەندە پەیڕەوی سیاسەتی کۆمەڵی ئیسلامی بوو؟ وەڵا بێگومان 100% پەیڕەوی بڕیاری و سیاسەتی کۆمەڵی ئیسلامی کرا، چونکە من ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی ئێمە لێوە دانابوو و کۆمەڵی ئیسلامی مافی خۆیەتی کە هەر کاتێک بێ ئێمە لێ لا بمان بە شوێنێکی کە ئەمە زۆر شتێک بە هەر زۆر ئاساییە و بە شتێک زۆر سادەی دەزانم لە کاری حزبی و لە کاری کۆمەڵی ئیسلامیدا. لەخوا بەزیاد بێ ئێمە زۆر بێ هەرە زۆری سەرکردە و کادیر و ئەندامانی ئێمە هەروە بوون و ئینشاڵڵا هەرواش دەبین، چونکە ئەو کارێک بە ئێمە سپێدا بۆ خۆم نەبووە من تا بڵێم لە حکومەت دێمە دەریان نامە دەرێ. بۆچنی خۆم هەیە، مژڕەی خۆم بووە لە مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی، بەڵام لە کۆتاییدا بۆچونم جیاواز بێ یا بۆچونم هەمان بۆچون بوو بێ گرنگەوە ئێمە کە بڕیارماندا هەمومان بێک و بڕیار دەدەین. ئەو کاتێمیش ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی دوێنێ کۆمەڵی ئیسلامی پێی باش بووە بچم لە حکومەت وەزارەت وەربگرم، ئەمڕۆ پێی باشە لە حکومەت بێمە دەرەوە، بانەڕەنگی پێی باش بێ کارێککە بکەم. ئێمە بەڕاستی تا هەمومان وای ئینشاڵڵا تا کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەم ڕێگە ڕۆشن و خزمەت گوزار و دڵسۆزە بێ بە خەڵک و بە وڵات و بە دین، ئێمە هەمومان بەڕاستی بە گیانیش و بە ڕۆحیش و بە ماڵیش و بە ناخەوە و بە خوێنەوە لەگەڵی دەبین. ئێوە لەوێ ئەتانتوانی چی بکەن بۆ خۆتان یا بۆ حزبەکانتان لە دەستکەوت و امتیازاتی مادیە بە تایبەتی؟
طبعا پەرلەمانتار بە حکومیەوەی چاودێری دەسەڵاتی تەنفیزیەکە ئەتوانێت مەلەفی وەزارات زۆر دێتە بەردەسی. مەسئلەی ئیستیجوابات لەناو پەرلەمانی عێراق شتێکی مەشهورە کە زۆر کەس ئیستیجوابی وەزیرێکی ئاێنا پەرلەمانتاران واژویان بۆ کرد ئەچوو ئەم واژووکردنەی مساومە پێکرد ئەیدا وەزیرەکەی و ئەوەندە واژووم کۆ کردوەوە مەلەفیش زۆرە لەسەر کام وەزیرە ئەگری لە عێراقا مەلەفی گەندەڵی لەسەر ئەتوانی تۆمار بکەی. ئیستیجوابەکەی ئەکردە مساومەیەک و کۆمەڵێک خەڵکی تەعین پێکرد پەرلەمانتارمان هەیە 100 کەسی تەعین کردووە کورد. پەرلەمانتاری عەرەب هەیە پەرلەمانتار هەیە بە 100 ملیۆن دینار لەوانەیە قڕوزی وەرگرت بێ لەوانەیە ئبتیزازی وەزیری کرد بێ کەەوەی شتی بکە. پەرلەمانتاری کورد نا هەموو پەرلەمانتارەکان ئەوە کورد بەتەنها لەو بابەتە لەوانەیە کورد کەمترینیان کرد بێ. واتە ئێوە تانتوانی شتێک دەستخەن بۆ خۆتان و بۆ حەزب بە دڵنیایی و ئەمانتوانی ئەو پێشێلی ئەو پرەنسیپانە بکەین و بتوانین لەگەڵ وەزیرەکانە یەکێک لە مەلەفی ئیستیجواب چونکە مەلەفی ئیستیجواب دروستکردن لەسەر وەزیرەکان زۆر بە ئاسانی دروستەکرا و ئەمانتوانی هەندێک ئەو پۆستەی من بە تایبەتی ئەمانتوانی زۆر مامەڵی پێوە بکەین. ئێوە بە تایبەتی 4 ساڵی ڕابردوو قەیرانێکی دارایی قوڵ هەبوو لە هەرێمی کوردستانە کە بەرەوکی خەڵکو و موجەخۆرانی بە تایبەتی گرتبوو. سیاسەتی ئەم 6 پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی لەوێ چۆن بوو کە داکوکی کارێکی سەرسەخت بن لە قوت و بژێوی ژیانی خەڵکی یا باشتر بڵێم کە چۆن دیفاعتان لەو بەرەی خەڵکو و شەقامە دەکرد. ئێمە لەگەڵ حکوومەت چیمان پێکرابێ لە داکۆکی لە مافی خەڵک بە تایبەت مافە داراییەکانی کردومانە چیمان پێکرابێ بۆ ڕێگری و بەرگری لە پێشێلکاریەکان و هەڵوێست هەبوون لە بەرامبەر ئەو پێشێلکاریانەی لە مافەکانی مرۆڤ کرا و درێغیمان نەکردو دەرگامان واڵا بۆ هەموو هاوڵاتیەک پەیوەندیەکانمان هەمیشە کراوە بۆ هەر کەسێک کە پێویستی بەوە بوو بێ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەدەمیەوە بچێ یاخود داوایەکی بگەینە یا بە دوواداچوون بۆ پێداویستیەکی بکە چ لە ڕووی مادی بێ چ لە ڕووی معنەوی بێ. لەو قەیرانە لە ڕاستیە ئێمە ڕۆڵمان هەبووە لە دیفاعکردن لە قوتی خەڵک و لە ئاشکراکردنی ئەوەی کە بە گەندەڵی و بە دزی و بە تاڵانی ناوی دەبرێت لە هەرێمی کوردستانە کە ژیان و مافی خەڵک بوو و زەوت کراوە ڕەنگە هەر ئەوەندەمان پێکرا بێ کە لە قەبارەی خۆمان زیاتریش ڕوبەڕووی ستەم و نادادی بووینەتەوە لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگرەکەی وەزیرە پەیوەندیدارەکان بووینەتەوە و ڕەنگە زۆر شتیژە بێ لە پێشچاوی کامێرا نەبوو بێ لە کۆبوونەوە داخراوەکان کە ئیعلام نقلی نەکردووە ئەوەی ئینسافەن ویژدانن شاهیدی بدا ئازانێ ئەوەی لەسەر شاشە وتومانە ڕوبەڕۆژ پێمان وتون سڵمان نەکردوێتەوە لە هیچ شتێک و قەت قەبارەی خۆمانمان بەوە نەبینیوە لە ڕووی کورسیەوە هێزی پێنجەمی بە هەڵوێستەکانمان پێمان وا بووە لە پێشی خەڵکی بە هەڵوێستەوە نەبوو بین لە دوایەوە نەبووین. من دێمە سەر دۆسیە ڕیفراندۆم سیاسەتی ئێوە لە ڕیفراندۆمدا چۆن بوو ئایا ئەمە سیاست بوو کردان کە لە ئەوڵەوە دژایەتی تەوقیتی ڕیفراندۆمتان کرد بەڵام لە آخر لەحزەیە بە بەڵێوتان دەنگەدەین بە سەر بەخۆیی پێم خۆشە خەڵکی وە جەنابێشت بگەڕێیتەوە سەر ئەو ینی بەیاننامانەی کە وەک وەسیقە ماونەتەوە لە مرحلەی ڕیفراندۆم کۆی لێدوانەکانی کۆمەڵی ئیسلامی ئێمە یەک دەقە نەمان شاردوێتەوە کە سەربەخۆیی حەقێکی مەشروعی میلەتەیە ئەمەمان هەمیشە وتوە سەربەخۆیی حەقێکی مەشروعی بە بەردەوامی سەربەخۆیمان بە حەقێکی مەشروعی گەلەکەی خۆمانمان زانیوە بەڵام پێمان وا بۆ سەربەخۆیی پێویستی بە زەمینەی ناوخۆیی پێویستی بە زەمینەی دەرەچیە لە دۆخێکی حکومڕانی خراپی وادا کە من و تۆ ئێستا گفتوگۆیەکەی
لە دۆخێکی خراپی حکومڕانیدا شێوازی ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ بەغدا هەیە لە دۆخێکدا کە بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان ئەو پەیوەندیانەی لەگەڵ وڵاتانی دراوسێ و ناوچەکە و کۆمەلگای نێودەوڵەتیش دروستیان کردو هەندەی بەرژەوەندی مادی حزبی کەسی بوون هێندە بەرژەوەندی دامەزراوەی و نیشتیمانی و نەتەوەیی نەبوون ئێمە باش لەو ڕاستە تێگەیشتین کە بەم حکومڕانانە و بەم دۆخە و لەسەر ئەم زەمینەی ئێستا هەرگیز دەوڵەتی کوردستان دەوڵەتی سەربەخۆی کوردستان لەو تەوقیتەدا نامەزرێ بۆیە ئێمە لەوەدا ڕاشکاو بووین و تێگەیشتین و پێمان وایە ئەو هێزانەی کە پێکەوە بڕیاری ڕفراندۆمیاندا ئەوانەی کە هاوکار بوون ئەوانەی بڕیاریاندا ئەوانە بەرپرسیاری یەکەمی دەرەنجامەکانی ڕفراندۆمن حقیقەت و نابێت ڕۆژگارێک لەو بڕیارە ڕابکەن کە بڕیارێکی هەڵەیاندا ئێمە ئەوەی کە پێمان کراوە کۆمەڵی ئیسلامی ئازایانە و ڕاش بە شێوەیەکی ئازایانە و بە ڕاشکایی وتمان ڕفراندۆم هەڵەیە لەو تەوقیتە و زەمینەی ناوخۆی نییە زەمینەی دەرەچی نییەوە دەرەنجامی باش بە دوای خۆی داناهێنێ ئەوەندەی کە ئێمە توانیمان لە پێشنیار لە فشاری سیاسی لە پەیوەندی لەگەڵ هێز ولایەنە سیاسیەکانی تر ئەوەندەی ئێمە توانیمان هەوڵماندا ڕفراندۆم لەو تەوقیتەدا نەکرێ بەڵام بەداخەوە وە کۆی بڕیارەکانی تر لە هەرێمی کوردستان بە تاکلایەنە بڕیاردرا و بە تاکلایەنەش ڕفراندۆم بەسەر خەڵکی هەرێمی کوردستاندا سەرپێنرا ئێمە ئەوەی کە لەسەرمان بوو بە ئەرچی سەرشانی خۆمان هەستاین زۆر جار دەگوترێ ینی مەسلەی بەڵێ و نەخێر کە باز دەکرێت کاکە ئەو ڕیفراندۆمە پەیوەندی بە بەڵێ و نەخێرەوە نییە ئەنجامدانی ڕیفراندۆم خۆی غەڵەتەکە ئەنجامدانی ڕیفراندۆم بوو دەرەنجامەکەی هەرچی بووە ئەو نەتائیجانەی بە دوای خۆی داهێنا ڕیفراندۆم مەترسیەکەی لەوێدا نەبوو کە بەڵێ زۆر بوو یان نەخێر مەترسیەکەی لەوێدا بوو کە نەیارانی کوردی کۆکردەوە بەرەنجامی ڕیفراندۆم لەوێدا بوو کە جارێکی کە سێ کوچکەی ئێران عێراقی کردەوە بە یەک و ئەوان هاتن جارێکی کە لەسەر ئەرزی واقع اتفاقێکی نوێیان کرد تا ئێستاش بەشێک لەوەی کە لە ناوچەکەدا دەگوزەرێ و دەرەنجامی نەک لە هەرێمی کوردستان لە ناوچەکەدا تا ئێستاش بەشێک لەوەی کە دەگوزەرێ و من پێم وایە ڕیفراندۆم نەک زەرەری بۆ سەر ئەزمموی هەرێمی کوردستان هەبوو زەرەری بەسەر بۆ سەر کۆی ئەزمموی کورد هەبوو لە ناوچەکەدا و ئێستاش ئێمە بەرەنجامەکانی بینین بەشێک پەیوەندی بەو گۆڕانکاریە نوێەوە بوو کە ئەو هێزانە جارێکی کە یەک کەوتنەوە لەسەر اتفاقی نوێ هەنگاویانە بۆیە من پێم وایە بێ ورتر دۆسەی ڕیفراندۆم بخوێندرێتەوە جارێکیکە و من پێم وایە ئێمە بۆ مێژوو قسەی خۆمانمان کردووە و بۆ مێژوو ئێمە هەنگاوی دروستی خۆمان ناوە هەر لەسەر هەڵوێستەکانی ڕیفراندۆمەوە پرسیانم بۆ دروست بوو کە زۆر جار لەم لاولەولا پەنجەی تۆمەتان بۆ ڕاستە دەکرێت لەوەی کە بەتایبەتی لە نمونەی ڕیفراندۆما بۆ نمونە دەیانوتیەوە ڕای وڵاتی ترە دەتانەوێت لە ناو هەرێمی کوردستانە فەرزی بکەن کاکە وڵاتانی ئیقلیمی یەکەم پەیوەندی بەهێز یان ئەگەر هەبێت لەگەڵ بڕیاربەدەست و حکومڕانەکان هەیەە و ئەوانن ینی پەیوەندی دیبلۆماسیان لە ڕێی موئەسساتی شەرعیەوە لەگەڵ وڵاتانە ڕێکخستومە یەک دوو کۆمەڵی ئیسلامی من پێم وایە ئەوەی لە سیاسەتدا ینی تەسبیت کردووە چەسپاندوویەتی و هاوڵاتی زۆر بە ڕۆشنی بینیوێتی کە کۆمەڵ سەر بەخۆیە لە سیاستکردن و بڕیارداندا ئێمە ئەگەر ینی بەشێک لە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی بینینەوە و پەیوەندی بە وڵاتانی دراوسێەوە بێ لە قۆناغی سەحبی سیقە لە بەڕێز نووری مالکیەوە بۆ هەڵوێستمان بەرامبەر شۆڕشی سووریا لە هەڵوێستمان بەرامبەر مەسەلەی یاسای هەشتی شعبی لە عێراق لە هەڵوێستمان بەرامبەر تەدەخولی عەسکەری تورکیا بۆ هەرێمی کوردستان تەدەخولی عەسکەری وڵاتانی تر سیادەی عێراق سیادەی هەرێمی کوردستان سربەخۆیی سنوورەکانی هەرێمی کوردستان ئەمانەمان لە ئەرزی واقع نمونە زۆرە ینی من نامەوێستا بچمە سەر ئەوانەمان لە ئەرزی واقعدا سەرماندوو ئێمە ئەوەی بەڕاست و ڕێک لە بەرژەوەندی خەڵک و میلەتمان زانی بێت هەڵوێستمان لەسەر وەرگرتووە و ئەومان کردوتە هەڵوێستی خۆمان ئەوسا ئەوە لەگەڵ لە قۆناغێکدا لەگەڵ بەرژەوەندی لایەک بوو بێ و لەگەڵ بەرژەوەندی لایەکی کە نەبوو بێ ئەسڵەن ئێمە دژی ئەوە بووین هەرێمی کوردستان دابەش بکرێ بەسەر ئەو جەم سەربەندیانەی لە ناوچەکە هەن ئەسڵەن ئێمە پێمان وا بوو هەڵەیەکی گەورەیە کە کورد خۆی بکاتە ینی بچێتە تا تەرازووی هەندێک معادلاتی ئیقلیمی و دەولی کە کورد بە قورسی باجەکەیەدا لە مستەقبلدا ئێمە باش لەو ڕاستیە تێگەیشتوین و کۆمەڵی ئیسلامی لە کۆماری مەهاباتەوە تا ئەوەی ئەمڕۆ ئەگوزەرێ بەرەنجامی ململانە ئیقلیمی و دەولیەکانە هەمیشە کە کورد هێلکەی لە سەبەتەی ئەوانی تردا بووە نەتیجە و دەرەنجامی شۆڕش و خەبات و قوربانی و ماندوو نەبوونی گەلەکەی خۆی لە دەستدا و لەبەرەوە ئێمە لەو ڕۆ حەقیقات
ڕاست سیاسەتەکەین و دروست سیاسەتەکەین و هەمیشە ئەومان بە باش زانیوی ئەومان هەنگاون ئەوم پێم وایە هەموو هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان لەو ڕۆ باش کۆمەڵی ئیسلامیە ناسن و هاوڵاتی و هاونیشتیمانیانیش لە هەرێمی کوردستان زۆر بەرچاوڕوونن بە هەندێک تۆمەتی بچووکی هەندێک خەڵکو لایەن حەقیقەتیانی بەرچاویان لێڵ نابێ و تەمومژیان بۆ دروست نابێت. زۆر جار حزبەکەتان تۆمەتبار دەکرێت بە لایەنداریەتی یەکێک لە وڵاتانی ئەقلیمی. لە هەرێمی کوردستانیش دیارە ئێستا هێزێکی دەرەکی چەند کیلۆمەترێک هاتوۆتە ناو هەرێمی کوردستانەوە بە درێژایی ساڵانی ڕابردووش تۆپبارانی هەردوو کۆماری ئیسلامی ئێران و بە تایبەتی موشەوی بۆ بارانی تورکیا بەردەوام بۆ لەسەر خاکی هەرێمی کوردستان. هەڵوێستی فراکسیۆنی کۆمەڵ لەو ڕۆوە چۆن بووە؟ هەڵوێستمان زۆر ڕوونە. ئێمە تەعاملمان لەگەڵ هەر لایەن و وڵاتێکە تەعاملێکی ئاساییە، وەکو تەعاملی نێوان حیزب و نوێنەرایەتیەکی لە وڵاتێک هەبێ. کاتێک تۆپبارانی گوندەکانمان بەدەستی ئێران کراوی دانەمان کردووە، نوێنەرەکانیانمان بینیوە، نیگەرانی و ناڕزایەتی خەڵکمان پێداون. بە هەمان شێوە ئەوەی کە خەڵک لێرە لەسەر جادە و توێتی یا لەسەر شاشە و توێتی، ئێمە کاتێکە داوت کراوین بۆ حکوومەت و پەرلەمانی تورکیا لە ئەنقەرە لە ناو پەرلەمانی تورکیا ئەم قسانەمان کردووە کە ئێوە زوڵم لە میلەتێکەکەن بە ناوی میلەتی کورد مافەکانی نادەن، وانەشی لە پێناوی مافی و میلەتە داویانەتە ئەو شاخە و خەباتەکەنیەوە بە تیرۆریستیانەزان ئەوانە داوای مافی میلەتێکەکەن. ئەکرێ ڕەخنەتان هەبێت لە زۆر شتیان، بەڵام ناکرێ بڵێ نەمانە خاوەنی هیچ ماف و ژیانێک نین لە وڵاتاکە لەگەڵ ئێوە ئەژین و درێغیمان نەکردووە، منەتیشمان نەبووە، چونکە ئێمە گەر وەک دەوترێ سەر بە ئێران بووینایە کۆمەڵە و دیموکراتمان بۆ تیرۆرەکردن، ئەگەر سەر بە تورکیاش بووایە شوێنی قەسفەکانمان بۆ دیاریەکردن. ئێمە هیچیانمان نەکردووە، بۆیە پیاوی کەس نەبووین، بەسەر بەخۆی خۆمان بەو قەناعەتەی کە کۆمەڵی ئیسلامی هەی بووە کارمان لە پەرلەمانی کوردستان کردووە. زۆر جار تۆهمەی کۆمەڵی ئیسلامی دەکرێت بەوەی کە بۆ نمونە سەر بە وڵاتێکی ئیقلیمی هەرێمی کوردستانە. یاسایەک لە پەرلەمانی عراق بۆ حەشتی شعبی دەرچوو کە بە یاسایی کرا، بەڵام ئێوە دەنگتان نەدایە، بۆ دەنگتان نەدایەوە. ئەمە هیچ ینی پەیوەندی سیاسیەکانتان لەگەڵ بەری شیعە بە تایبەتی هیچ ئاڵۆزی تێ نەکەوت؟ طبعا یاسای حەشتی شعبی بۆ ئەوەی تەفسیرێکی ئەوە بکەم کە حەشتی شعبی بۆ شیعە یعنی مانەوەی شیعە، نەمانی حەشتی شعبی بۆ شیعە یعنی نەمانی شیعە. ئەگەر حەشتی شعبی نەبوایە ئێستا شیعە نابوو. بۆیە ئەم قانونە بەنسبەت حەشتی شعبیوە گەیشت بۆ ضرورەتێک کە تەخەتی هەموو خاڵێکی سووریانە کرد. بەڵام یاساکە بەنسبەت ئێمە وەک کۆمەڵی ئیسلامی لە ناو هێزە کوردیەکانە ڕەئی جیاواز هەبوو لەسەر ئەم یاسایە. مەسەن هێز هەبوو نیوەی دەنگی دابوویە، نیوەی دەنگی نەدابوویە. تاکە هێزێک کە بە تێک ڕای هەرسێ ئەندامەکەمان ڕۆژی دەنگدان کە بە بەرچاوی هەموو هێزە شیعیەکانەوە هاتوونەتە دەر کۆمەڵی ئیسلامی بوو. چکە لەوانەیە هێزی تر دەنگیان نەداوێ، بەس هەموو ئەندامەکانیان حزوریان نەبووە لەوێ. بۆیە تاکە هێز کە هەموو ئەندامەکانمان حزورمان هەبوو بە تەحەداوە هاتوونێت دەر کۆمەڵی ئیسلامی بوو. لەسەر دوو ئەساس ئێمە دەنگمان نەدا بە یاسای حەشتی شعبی. ئەم یاسایە گرنگی بۆ ئەوان ئەو گرنگی من بە خەتەر مزانیوە بۆ مستەقبەلی علاقاتی عراقی، چونکە بە قەناعەتی من تعددی مەراکزی قوە لە هەر وڵاتێکا بێ پشێوەی دروستەکە. ئەوە خاڵی یەکەم. بۆ چونکە تەجروبەی لوبنانمان هەیە تعددی مەراکزی قوە کێشەی بۆ دروست کردووە، سۆمالمان هەیە تعددی مەراکزی قوە کێشەی دروست کردووە. خاڵێکی دیکە کە بە هەمان جەوهەریەتی خاڵی یەکەمە ئەم حەشتی شعبیە سوپایەکی مەذهبیە. لە هەر حاڵەتێکە لە هەر لایەنێک سوپایەکی مەذهبی دروست بکرێت بۆ مەذهبێکی معەن خەتەریاتی زۆری لێەکەوێتەوە، چونکە لەوانەیە کە سوپا مەذهبی بوو ئیلا دژایەتی مەذهبەکەی بەرامبەری پێکرێت.
4 ساڵی ڕابردوودا ئەگەر هەڵوێستەکانتان بۆ شێوازە نەبووایە بە تایبەتی ئەگەر بەدڵی لایەنی دەسەڵات بووایە هیچ بەرژەوەندی حەزبیتان دەستەکەوت بڕیار ینی دەستەڵاتداران زۆر جار تەبەنە منەک لە هەرێمی کوردستان لە کۆی دنیا عادەتە تۆ سیر کێستا لە هەرێمی کوردستان ئەوان بەشێ لە هاوڵاتیان و هاونیشتیمانیان ئەوانەی کە منتەمین هەندێک جار بۆ حیزبەکانی خۆیان بەچی هێشتویانەوە بەو بەرژەوەندی مادیانی کە پێیان داون بەو بەرژەوەندی مادیانی کە بۆیان تحقیقەکەن بەوە تەبەن ینی ئەیان کەن بە ئەسیری بڕیارەکانی خۆیان و دیلی ئەو دەستەڵاتە بە تاکیدەوە لەگەڵ هێزە سیاسیەکانیش سنەتێکی متتەبعە هەر لە کۆنەوە هەمیشە هەندێک لەو هێزە سیاسیانە تابعی هەندێکی تر بوون و حاڵەتێکی متتەبع لە هەرێمی کوردستان بە دڵنیایی و کۆمەڵی ئیسلامی ئەگەر وا سیاسەتی نەکردایە بەڵێ بەرژەوەندی مادی زۆری دەستەکەوت بەڵام ئەو بەرژەوەندی مادیانە لا ئێمە هیچ نین و چونکە نە کۆمەڵ بۆ ئەوە دروست بووە و نە ئێمەش بۆ ئەوە سیاسەتەکەین بەڕاستی و ئێمە پرەنسیپی نەگۆڕ و شەرعی خۆمان ینی لەسەر ئەوەیە کە ئێمە وەکو ئەوەی باسم کرد تەفاسیلی ئەوەی وتمە ناچمەوە سەر یارمەتیم بدە دوو ئێمە نەک تەنها لە بەرژەوەندیەکان مەحروم بووین ئەوەی کە ینی بەرژەوەندی ناشەرعی نایەمە لە ینی حەقی مەشروعی خۆمان لە هەرێمی کوردستان لی مەحروم بووین حەقی مەشروعی خۆمان وەک هێزێکی سیاسی وەک تاکەکانی ئەو کۆمەڵگای ئێمە لی مەحروم بووین بەرەنجامی ئەو سیاسەتەیە کە کردومانە حەقیقەت بەشێکی کاوەیە ئێمە لەوەش تێپەڕیوە کەوتوینە ژێرباری فشار و زەختەوە زۆر زار ئەنداممان گیراوە کادیرمان گیراوە هێرش کراوەتەوە سەر کادیرانمان تۆمەتی ناڕەوامان بۆ دروست کراوە خراوینەتە ژێر ینی ناچمەوە سەر ئەو قۆناغانە بەڵام من پێم وایە ئەمانە ینی قوربانی زۆر سەرەتایی و بەسیتن لە پێناوی ڕاستکردنەوەی ئاراستی حکومڕانی لە هەرێمی کوردستان سیاستتان بۆ ناوخۆی خۆتان چۆن دەکرد بۆی کە ئەو فشارە زۆرەی کە هەم لە ڕووی گرتن و ئەمانەوە هەبوو هەم لە ڕووی داراییەوە کە کۆمەڵی ئیسلامی بۆ شێوازە ڕابگرێت کۆمەڵی ئیسلامی خۆی هێزێکە هەر سەرەتاوا دروست بووە ئەو کادیر و خەڵک و ئەندام و قیادانەی کە هەیەی خەڵکێکی مەبدەئین وازانن بۆچی لەگەڵ کۆمەڵی ئیسلامین و چۆن لە ناو کۆمەڵی ئیسلامی کارەکەن بۆیە لە ناوخۆی کۆمەڵی ئیسلامی نەک لەو ڕووە قیادەی سیاسی کۆمەڵ و پەرلەمانتارانی ڕوبەڕووی ڕەخنە نەبوونەتەوە بگرە لەو ڕووە سەرکەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامی و قیادە سیاسیەکەی و کۆی ئەوانەی کە ینی چۆنەڵی ئەم سیاستیان لەسەر ئەرزی واقع بەرجەستە کردووە دەستخۆشی زۆریان لەلایەن ئەندام و کادیرانی کۆمەڵی ئیسلامی و لێکراوە من پێم وایە نەک دەستخۆشی پشتگیری کراون ئەم پشتگیریش پاڵپشت و سەنەدی گەورەی کۆمەڵی ئیسلامی بووە بۆمانەوەی لەسەر ئەم هەڵوێستانە ئەوە جگە لەوەی ئێمە دڵمان خۆشە بۆی کە ئەم پاڵپشتیە لە چوارچەوەی قاعیدەی جەماوەری کۆمەڵی ئیسلام و کۆمەڵی ئیسلامی و ئەندام و کادیرانی دەرچوو بۆ قاعیدەیەکی فراوانتر کە خەڵکی کوردستانە کە جەماوەری کوردستانە کە ئێستا کۆمەڵی ئیسلامیان زۆر باش ناسیوە زانیویانە کام هێزە چۆن سیاسەتەکە و ئامانجەکانی سیاسەتی چییە و ئەوێت دەرەنجام چی بەدەستبێنەوە ئێمە دڵخۆشین کە ئێستا یعنی ئێمە سەرمان بەرزە بە کۆی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی حقیقەت لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا من پێم وایە ئەمانە خەرمانێکی پڕشنگدارن لە مێژووی خەباتی سیاسی کۆمەڵی ئیسلامی کەنەوەکانی داهاتووی ئەم هێزە شانازی پێواکەن ئەوە دەکەمە پرسیارکە بسەر ڕەنگە لە ناوخۆی حزبیشا ڕخنت لێ گیراوی لەوەی کە بوویتە وەزیر کەست هیچ ئەندامێکی کۆمەڵ هیچ کەسێکی کۆمەڵ ئەگەرچی بۆ من ڕەنگە دەرچووی خودی کوشتوکاڵش بووێ لە ناو وەزارەتەکەیە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو کە وەزیر بووی تعین نەکرد بوو داد نەمەزراندووە لە کاتێکە ڕەنگە لایەنەکانی تر هەر وەزیرێک کە دەچێتە ناو وەزارەتەکەیەوە بەشێک لە خەڵکی خۆی تعین بکە بە تایبەتی لە ڕابردوو بینیومانەکە دوو حزبی دەسەڵات بە تەسکی حزبی خۆیان خەڵکیان تعین دەکرد خۆی ئێمە کە بوون بە وەزیر ئێمە بوون بە وەزیری هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەک تەنها وەزیر بۆ کادیر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بەس ئەوەی کە ئەرچی سەرشانی من بێیانی وەکو وەفایەک بۆ کادیر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ئەوەی کە من سەریان بەرز بکەم ئەوەی کە من شتێک نەکەم کە کادیر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی سبەی لە بەرامبەر خەڵک ڕوویان نەبێ قسە بکەن خوا نەخواستە گەندەڵیەک بکەم خوا نەخواستە ینی مەزال هەبێ کار بکەم بەڵام نتوانم کار بکەم و ئەرچی خۆم جێبەجێ بکەم ئەوە بەڕاستی ئەو ئەرکیان و ئەو حەقان لەسەر من هەیە بەڵام ئەوەی تر نەخێرم هیچ کادیر و ئەندامی کۆمەڵی ئیسلامی من دانەمەزاندووە ئەو سەرەتا ئەگەر مەزاریش بوو بێت تەبیعی بەڵام دواتر هەر دامەزانن ڕاگیرە هەرچەند بەڕاستی لێرە لەوێ هەر کراوە تەبان واتە تۆ شتوانی لە سەرەتاوە دامەزرین ئەگەر بدویستایە بێگومانیان ئەگەر بەوە بەکە من وەکو مؤسسەیەک کە هەموو هاوڵاتیانی کوردستانە ڕەنگە بتوانرابایە ئەگەر لەوەی لام دابایە تەنها خەمی خۆمان و خەمی
چەند کادێش کۆمەڵی ئیسلامی بوو بە بەڵام ئەو کاتە ڕەنگە دەستم گیرا بەلەوەی کە ئەوە بە فراوانی و بە کراوەی و بە بێمنەتی کار بکەم کە کاکە ئێمە بۆ خزمەتی هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستانە نەک هەر ئەوە کازەلا ئەمە جاری وا هەبووە لە دیداری هاوڵاتیان کادیری خۆمان بۆ هاتووە کادیری باڵاش بووە پێشتر ئامیر هێز بووە کارژێر مەڵبەند بووە کە چووم ینی 50-60 کەسێک دانیشتۆ ئەتیادی تەوقەتی ئاساییم لەگەڵ هەمیان کردەوە ئەویش وەک ئەوان دواتر کە قسەکانی خۆی کردووە و ڕۆیشتووە پێوینی پێوە کردم گوتی فڵان کەس دیارە ئەم نەناسی لەگەڵم سارد بووی گوتم با وڵا ناسیمی بە سارد نەبووم بەس وەکو خەڵک بە خێراتم کردی گوتم کاکە ئەوە دیداری هاوڵاتیانە کابرایکی هەژار لە پێنجۆن هاتووە هیچێککە لە گەرمیان هاتووە هیچێککە لە زاخۆ هاتووە یعنی ئەمنی بە بەرپرسی خۆی زانیوە و پێی وایە من خەمی لێ دەخۆم خەمخۆری ئەوم کە تەمەشا بکە مەسەن هیچێک زیاد دەکەم و باوەش پێدا دەکەم و زیاد لە پێویست یانی زیاد لەو ڕێزی دەگرم گوتم بەڕاستی ئەوە دڵشکاو دەبێ و حەقی خۆشەتی بەڕاستی بۆیە ئەوە کە دیداری هاوڵاتیانە ئەتوش لێنە وەک هاوڵاتێک مامەڵە لەگەڵ دەکرێت بەڵام دواتر وەرە فەرموو من لە خزمەتدام و ماڵ لە خزمەتدام خزمەتت دەکەم ینی بە هەموو شوەیەک کە پێم بکرێت بۆیە بەڕاستی لەوەشدا ئێمە جیاوازیمان نەکردو کاک مامۆستا جەلال یعنی جاری وهە بە فعلەن ینی ئەو ڕەخنە گیراوە بەڵام نەتیجە کە بۆم ڕوون کردنەوە و لە زۆر لە کۆر و مناسەبەتەکانی خۆمان پێم گوتن کاکە ئێوە ینی پاڵپشت و پشتگیریمان بکەن بۆ ئێمە لەم پرۆسەی حکومڕانیدا حکومڕانێکی تەندروست بەڕێوە بین تێدا سەرکەوتوو بین سمێنێکە ئەوە سەرمایه‌یەکی گەورەی بۆ کۆمەڵی ئیسلامی ئەوە گەورەترین سەرمایە لە جاتیوی کە من کادیرێک ئەندامێک دێ زیاد لە پێویست ڕێزی بگرم یا خوا نەخواستە شتێکی تایبەتی بۆ بکەم زیاد لە خەڵکیشتر کە هەمان داواکاری هەیە بۆی نەکراوە ئەوەی تریان باشترە ڕۆژانە لەسەر شاشەکانەوە لەسەر و ئەنجومەنی وەزیرانەوە بیکرێت تا تاکتاکی وەزیرەکان باز لەوە دەکەن کە خەمی خەڵک دەخۆن تۆش گەورەترین کێشەی ناو حکومداری بەوە وەسف دەکەی کە خەمی خەڵکیان نییە کازە لازە من نمونەم هێنایەوە خەمی خەڵک ئەوەیە توگوێ لە خەڵک بگری خەمی خەڵک هەیە ئەوەیە کاتوو ئەگەر نەشتوانی مشکلیان چارەسەر بکەی بە تایبەتی کێشەی داریان نزیک لە خەڵک بژی خەمی خەڵک ئەوەیە کە وەرە تێکەڵ بە خەڵک بە بام باسی دیداری هاوڵاتیان بکەم بەنی شێک لەوەی کەمە بەڕاستیم دڵم پێی خۆش بوو کە ئەو خەڵکە فەقیر و هەژارم دەبینی ینی زۆر جار بۆ خۆشم قازانز بوو ینی فەقیرێکت دەبینی هەژارێکت دەبینی کەسێکی مەزلومت دەبینی کە 40 ساڵ پێش ئێستا زوڵمی لێکراوە کێشەی بۆ چارەسەر نەکراوە حەزەکەم بیزانانی دیداری هاوڵاتیان کێشە هەبووە 40 ساڵ پێش ئێستا کێشە بۆ تا ئێستا چارەسەر نەکراوە ینی خەمی خەڵکی چی ینی چۆن خەمی خەڵک داتوو یعنی چۆن خەمی خەڵکە ینی بەڕێوەبەرێکی گشتی ڕێگەنێدا و خەڵک بیبینێ ئەمن سوپاسیان دەکەم تەبان دوایە کە من دەست بەکار بووی نەک بەڕێوەبەری گشتی خەڵکی نەبینیوە پێم خۆشە بیزانین بەڕێوەبەری گشتی وا ڕاهات وا پەروە دەبوو کە خۆی مامەڵەی هاوڵاتیانی ئەم ژوور پێ دەکرد لەگەڵی دەچوو ڕێنمایی دەکرد دەرگایان کردەوە بەڕاستی هەرچی دەرگەوان و شت هەیە لایان برد مەبەستمەوەیە ئەم دیداری هاوڵاتیانەی مەکاتی خۆی لە ئەنجومەنی وەزیران باس کرا زوو سەرەتا کۆبوونی ئەنجومەنی وەزیران ڕۆژە دەکەوتە دووشەم ڕۆژە دەکەوتە سێشەم ئێمەش دیداری هاوڵاتیان من ئەو کاتەی چوارشەم بوو کاکە ئێستا ینی موعیدێکی سابت دانێن بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران چونکە میش ئەومانێ ئەو دیداری هاوڵاتیانم هەیە ڕۆژە دێ ئەمە سێشەم دادرێن ئێوە سێشەم کۆبوونی ئەنجومەنی وەزیرانە چوارشەم داناوە دەڵێن چوارشەم کۆبوونی ئەنجومەنی وەزیرانە خەڵکی لە دوورەوە دێ خەڵک گوناحە فەقیر ینی مەسەو دەکا گوتیان وەڵا ئەوە هیچ پێویست ناکە خەڵک ببینرێ خەڵک بۆ ببینرێ ئەگەر وەکو وەزارەت وەکو مؤسسەیەک بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەر هەر کەس ئیشی خۆی بکات لە محافەزات بەڕێوەبەری کشتتوکاڵی پارێزگاکان خەڵک بۆ بێ ینی بۆ دیداری وەزیر و خەڵک کۆ بێتەوە و ئەوانە وتم ڕاستە ئەگەر ئێمە وەکو سوید و دەنیمارک و وەکو ئەلمانیا بێن ڕاستەوایە لەوێ فعلەن هەر کەس هەر فەرمانبەرێک نەک بەڕێوەبەری گشتەکە کاری خۆی بە تەواوی دەکات بەڕێوەپێچی دەکات یعنی ئێمە لە وڵاتانە بووین ینی ئەتیادی ینی مۆزەفەیەک تەبەن کابرا ئەتیادی کە ئیشەکەی کردووە بەغار ینی ڕای کردو دەرگای کلی داوە چۆ ئیشەکەی کردو دەرگاکەی کردوەوە بەڕاکردن چۆتەوە ئەو لای بزم کاکە وڵاتی ئێمە ئاوایە بۆ شێوەی نەبووە بۆیە
ئەگەر بۆ شوێ بەڕاستە بەڵام ئەم نەکرد بۆ خۆمیانی ئەم بەڕاستی بە پێویست زانم ئێوەش وەکو سەرۆکی حکوومەت وەکو جێگیری سەرۆکی حکوومەت بە پێویست زانم ڕۆژێک دیاریکەن ینی لە ماگەیشی دابیان یەک ڕۆژ دیاریکەن با خەڵک بێتان بینێ گوێ لە خەڵک بگرن بزانە خەڵک معاناتی چیە خەڵک مشکلی چییە ینی نەک ئەوەی منیش لای بێ چکە ئەو وڵاتی ئێمە گوتم ینی ئەو کاتێ ئەوم هێناوە کاکە وڵاتی ئێمە فەرمو مام حاجی هاتووە 40 ساڵ پێش کێشەیە بووە ئەی نابێ من گوێ لێ بگرم ئەم جوێلی نەگرم کێشەکە بۆ چارەسەر نەکەم چی بۆ چارەسەر بکە بۆیە خەمی خەڵک واتە تێکەڵبوون لەگە خەڵک واتە گوێگرتن لەگە خەڵک واتە ژیان لەگە خەڵک واتە بە دواداچوونی کێشە و گرفتەکانی خەڵکو و هەوڵدان بۆ چارەسەریان ئەو کات کە پێم چارەسەر نەکرا کێشە بۆ من ڕەنگە پێم چارەسەر نەکرابێ لە دەسەڵاتی من نەبووە بۆم ڕوون کردو کاک دەسەڵاتی من نییە ئەوە یعنی ئەتوگە پێشمان چارەسەر نەکرا بە بەرچاوڕۆشن بێ کە کاکە پێمان چارەسەر ناکرێت باز لەوە دەکرێت زانیاریەک هەیە کە فشاری تەنانەت لایەنی سیاسی هەرێمیشتان لەسەر بووە بۆی کە سەرقاڵتانکەن بۆی کە تۆمەتان بۆ دروستکەن بۆی کە لە ئیش و کار دواتان بخەن بۆی کە تەنانەت حەسانی پەرلەمانتاریتان لێوەربگرێنەوە. طبعا یەکێک لەو بابەتانەی کە هەرێمی کوردستان نوێنەری هەرێمی کوردستانی مکەلەف کردبوو لە بری ئەوەی بوجەی بۆ بێنێ نوێنەری هەرێمی کوردستان تەکلیف کرابوو بەوەی دۆسەیەک لەسەر مامۆستا سەلیم هەبوو مامۆستا سەلیم شوشکەی کە دەستگاکانی پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵی خەڵکیان بان کردبوو دۆسەیەکی ناڕەوایان بۆ دروست کردبوو و دۆسیەکەیان لە ڕێگەی مەحاکمی خۆیانەوە نردبووە بەغدا لە بەغداش نردویانە پەرلەمانەوە بۆ ئەوەی سەحبی حەسانەی پەرلەمانی بکەن لە مامۆستا سەلیم شوشکەی دوایەوە لیژنەیەک پێگەێنرا لە پەرلەمانی عێراقا و ئێمە ڕوونکردنەوەماندا بە لیژنەکە و ئەندامانی هێزە سیاسیەکانمان بینی کە ئەو قەزیە و باسی ئەومان کرد کە ئێمە کێشەی سیاسیمان هەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەگەڵ حیزبی دەسەڵات بۆیە ئەو مەلەفە بە ئاڕاستەی پێچەوانە با بڵێن جێبەجێ بوو سەحبی استێقە نەکران نە لە مامۆستا سەلیم نە لە غەیری مامۆستا. زۆر باشە لەسەر پرسەکانی کاراکردنەوە و پەخستنی پەرلەمان و کاراکردنەوەی ئێوە هەڵوێست و سیاسەتی ئەم حزب ئاڕاستەکەی چۆن بوو بێەوە و خۆشتان چۆن بیرتان دەکردەوە لی ئەمە پەخستنی پەرلەمان هەڵوێستمان زۆر وازەح بوو و سکرتێری پەرلەمان بەو جۆرە نەچەوە پەرلەمان تا و کاتێک کە ئیستیقالەی کرد لە دوای پەخستنی پەرلەمانەوە لە کاتێکە ئەو ڕێگری لێ نەکرا بوو ئەوە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنەکەی بوو کە پەخستنی پەرلەمانێک بەو جۆرە قبول ناکات جارێکی تر بە و شێوازە بچێتەوە کۆی هیچ ڕووی نەدابێەوە کاتێکیش کە بە سیناریۆیەکی تر لە دەرەوەی ئێمە کارا کرایەوە ئێمە بەشداریمان نەکرد و نەیشتوین تا دوای ئەوەی کە سکرتێری پەرلەمانی کوردستان ناچار بەوە کرا لە پۆستەکەی بەشداری بەردەوام نەبێ و دەستی لە کار کێشایەوە ئێمە هەڵوێستمان وا بووە کە پەرلەمانە بێ پەرلەمانێکی کارا بێ و نابێت دەستەمەوە بێ بە دەست حیزبەوە و دەبێ بە فیعلی نوێنەرایەتی خەڵک بکە یاسا دابنێ و چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن بکە و ئەرکی حەقیقی خۆی بگێڕێ. ئێمە لە پەرلەمانی کوردستان حیزبەکەمان وا ئاراستەی کردوین کە ئێوە نوێنەری خەڵکن ڕاستە لە لیستی کۆمەڵی ئیسلامی چوونەتەوێ بەڵام بە لیستی نیمچەکراوە چون خەڵک لە ناو نوێنەرەکانی ترا ئێوەی دەستنیشان کردوواتە دیارە ئێوەی بۆ ئەو کارە ڕاستپاردووە بۆ ئەوێ داکۆکی لێ بکەن نەک حیزب چی و دەبێ ئەوە بکەن و زۆر جار حیزب ڕەنگە قورس بوو بێ لەسەر دڵی هەڵوێستی پەرلەمانتارێکی فراکسیۆنەکەی بەڵام قبولی بۆ چکە پێی وا بوو ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە لە بەرژەوەندی شەخسی و حیزبی نییە. ئەگەر چی باجی حیزبیشتان دابێت بەڵێ باجمانداوە وەکو مامۆستا عەلی وتی ئەو کاتەی خەڵک باجی لەسەر هەڵوێستەکانی وەرەگر ئێمە باجمانەدا بەڵام ئەوەمان بەلاوە قوبوڵتر بۆ تا دەستەمۆیی و بێ هەڵوێستی. کابسەر چۆن تۆ
توانیت بەشێک لە فەرمانبەرەکانت موچەکەیان لە بەغداوە بۆ وەرگری لە کاتێکە ئێستا بەشێکی زۆری خواست و داواکاری خەڵک لەسەر شەقامەکانەوەی کە با موچەکەی بەغدا بۆی دابین بکات. من هەر لە زۆر بەڕاستی و قەناعەتم هەبوو کە ئێمە پەیوەندیەکەمان لەگەڵ حکومەتی ناوەند بەهێز بێ و زۆر جاریش ئەم بابەتم لە ئەنجومەنی جیران باس کردووە ئەوە هاوڕێکانم ماون لەوێ سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت ئاگادارن و من 2 ساڵ پێش ئێستا ئەو بابەتی کە بە تایبەتی بە ڕووبەتی گشتی بەنداوەکانم کە بەنداوەکان سیادیە واتە ینی سەر بە حکومەتی ناوەندە من باسم کردووە کە هەوڵی موسەکانی لێ بۆ دابین بکەین بەڵام لە 2 کێشە لە پێشمان بوو دایانگوت دەبێت نەقلی میلاکات بکەن و گوتیان تەنها ئێمە پارەی موسەی فەرمانبەرەکانی بەنداوی دەربەندی خان و دوکان دەدەین ئەتەوەی کە لە زۆنی سەوزە بەڵێ ئەم دوانە نەئیت کەشمان هەیە لە زۆنی سەوزی شەو نەژنیشکمە ئێمە خاوەنی 17 بەنداوین بەڵام ئەوەی کە 3 بەنداوی گەورە کاتی خۆی حکومەتی بەعس کردوێتی یەکیان دەکەوێتە دهۆک ئەمە بەڕاستی بۆ هەردووچی ینی ڕازی نەبووم بە هەردوو ئەم مەرزە ڕازی نەبووم میلاکات نەقل ناکەم و موسەکەش ئەگە بدرێت دەبێت هەموو بەڕێوەبەراتی گشتی بەنداوەکان لە بەڕێوەبەری گشتی هەتا کۆتا فەرمانبەر بدرێ نایان کرد تا ئەو بوومەلەرزەی کە لە بەنداوی دەربەندی خانیدا 2017 لەوێ بەڕێوەبەری گشتی بەنداوەکان هات و لەوێ دای حەسەن جەنابی کە وەزیری ئاو بەنداوەکانی عێراقا پەیوەندی پێوە کردم گوتی ئەوە دیارە فەرمانبەرەکان کەم داوام دەکەن و ئەو بەنداوەش ینی مەترسی هەرسێنان و ڕوخانی هەیە چۆن وا دەبێ وتم لە بۆری بەڕاستی موسییان داوامی ناتوان داوامی تەواو بکەن ئەوەندە کە پێیان کرێ بکردیانە گوتی ئەمە موسەکەی دەدەین بە گوتم ئەخر موسەکە کاتی خودی مەرزدان هەبووە ئەم دوو مەرزە لابن ئەمن بە خۆشحاڵی و قبولمە گوتی لای دەبێ وتم فەرمووم من بەیانی کتاب بۆ دەکەم و فعلا بەیانی مەگەڕاینەوە کتابمان بۆ کردم کە کاکە ئێمە ئەوە فەرمانبەرەکانی ئێمە وتم بابێن وتم چاودێری داراییشتان بابێ دیژنەی داراییتان بابێ خۆی بابێ دابەشی کامە کێشەمان نییە گرنگ ئەوەیە ئێمە بەڕاستی فعلا موافقەمان کرد ئەوان بۆ هەموو بەڕێوەبەراتی گشتی بەنداوەکانی سەبەداز کشتکار و سەرچاوەکانی ئەو موافقەیان کرد و لە مانجی 11 تەبەن ئەوانە موسەی خۆیان بەبێ پاشەکەوت و لە کاتی خۆیدا مانگەنە بۆیان هاتووە سەبارەت بە جێبەجێکردنی مادەی 140 بە تایبەتی تا 16 ئۆکتۆبەر پێش 16 ئۆکتۆبەر و لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە چیتان کردووە ئەوە هێزی پێشمەرگە بۆی کە موچی هێزی پێشمەرگە لە بەغداوە داوین بکرێ بودجێ کتابێتی بۆ تەرخان بکرێت ئەو دوو خاڵ ئاساسیە چیتان بۆ کردووە طبعا منعەتەفێکی زۆر گەورە بوو پێش 16 لەگەڵ دوای 16 لە پێش 16 جۆرێک لە سوقلی سیاسیمان هەبوو کورد بەڵام لە دوای 16 حکومت مامەڵەیەکی وای لەگەڵ کورد دەکرد تعاملی غالب على المەغلوب یعنی ئەو براوە بوو کورد دۆڕاو بوو لە قەزێکە کە ئەمە لە دنیا حکومت نییە سەرکەوتوو بێ بەسەر گەلەکەیە ئەگەر قرار بێ گەلی کورد بەشێک بێ لە گەلانی عێراق کە ئەوە زۆر ئێمەی نیگەران کرد کە حکومەتەکەی حەیدەر عەبادی وای مامەڵەیە کرد ڕاستە پەرچەکردارەکانی حکوومەتی ئیتیحادی لە بەرامبەر کووردا لەوانەیە لە بەرامبەر کەرکووکە لە بەرامبەر هەندێک شوێنە کە کورد لەو شوێنانە زیاد لە حەد پێ ڕاکێشا بوو بەڵام نەبوایە حکوومەتی ئیتیحادی ئەو پەرچەکردارە نەی هەبوایە کە هەیبوو بۆیە لە دوای 16 موازنەی 2010 هاتە ناو پەرلەمانەوە سەیرەکەین موازنەکە زۆر جیاوازە لە موازنەکانی دیکە یعنی ئەگەر ساڵی پار ساڵی 2007 باسی محافەزات بکرایە لەوانەیە ئێمە ئەو ڕەتفعلەمان ئەوەندە قەوی نەبوو کە لە ساڵ 2010 باس کرا چکە وامان لێ خوێندەوە کە حکوومەتی ئیتیحادی ئەوێ پاشگەز بێتەوە لەو چوارچەوە دەستوریەی کە هەمانە بۆیە ئەو خاڵانەی کەوا هەل لە بیدایەتا کە نسخەیەکی غیر ڕسمی موازنەمان پێگەیشت یەکەم تعریف لەسەر موازنەی ساڵی 2010 حکوومەتی ئیتیحادی تعریفەکەی من بووم کردم کە ئەسوأ موازنەیە لە تاریخی عێراقی دوای 2003
خراپترین موازنە بوو بۆ عراق کە تا کۆتایی ژێمە دەنگمان نەدا بە موازنەکە. سەبارەت بە مادەی سەوچل مادەی سەوچل لە زووە کورد لە بیری خۆی بردووەتەوە، چونکە هیچ خەمڵانێکیان بۆ نەکردووە، هیچ داهاتێکی بۆ دانەرە لە کاتێکا وەزیری داراییەکە کورد بوو لە ساڵانی 2000 لە کۆتایی 14 با بڵێن 15 و 16 بەشێکیش لە حەڤە وەزیرەکە کورد بوو، بەڵام هیچ خەمڵانێک و هیچ بڕەپارێکی بۆ تەرخان نەکرا. بۆیە ئێمە خۆمان بۆ خۆمان قەناعەتمان وا بوو یا پرسیارمان کردوتیان باسی مادەی سەوچل مەکەن. هەندێک لەلایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەیانوت مادەی سەوچل کۆتایی هاتووە، ئێمە بەواقع شوێنە جێناوەکانمان گرتووەتەوە بۆیە پێویست ناکە باسی مادەی سەوچل بکەن، کە دوای بالعکس لە ساڵ 51 هەندێک لە ئەرزی کوردستانیشمان لەگەڵیان لە دەستدا. بەڵێ ئەو لایەنانەی کە هێزی پێشمەرگیان چوو بۆ ئەو ناوچانە و لە مستەوای سەرۆکی هەرێمە وتی مادەی سەوچل جێبەجێ کراوە. دوای 16 ئۆکتۆبەری بەسەر هات و هەندێک ناوچەی دیکەشمان لە دەستە. سەبارەت بە موچەی پێشمەرگە، من لە بیدایەتەوە کە موازنەی 2015 تێستی پێشمەرگە نووسرا بوو لەگەڵ بەڕێز وەزیری داراییە، مناقەشەیەکمان لەسەر ئەو بابەتە بوو کەوتم ئەو نەسە جێبەجێ ناکرێت چونکە ئەو نەسێکی مەتاتیە. بەڕێزیان وتی تەمویلکردن عایدی منە، ئێوە بەس بتوان تەمشیەی بکەن کێشەمان نابێت. تەمشیەمان کرد بەس کێشە دروست بوو، چونکە ڕێژەی پێشمەرگە یاسایەکی بۆ دانەنراوە. ئێمە چەند پێشمەرگەمانە، ئێمە زۆر داکۆکیمان کرد و گەڕاین و بە دوای مێژووە مفاوەزاتێک کرابوو بەڕێز دکتۆر فواد معسووم کاتی خۆی قەناعەتی کردبوو بە مالکی کە ڕێژەی پێشمەرگە 80,000 پێشمەرگە دابنێ بۆ کورد، کە هاتووە تۆ قسەکانی بۆ جەناب مام جەلال گێڕاوەتەوە. جەناب مام جەلال لە تەلەفۆنێکە ئەو 80,000 کردووە بە 90,000. بەڵام لایەنێکی تری سیاسی ئەوەی قبوڵ نەبوو. ئەگەر 90,000 پێشمەرگە جێگیر بکرایە بۆ هەرێمی کوردستان، وەزعی پێشمەرگە زۆر لە ئێستا باشترە بوو. ئەوە شایەتیەکە بۆ مێژوو کە دکتۆر فواد معسووم خۆی بۆی جێڕامەوە. ئەوە ئەکرێت لە لایەنە سیاسیەکان مەسەن ئەکرێت لە دکتۆر فواد بپرسن بۆ ئەو کاتە ئەوە قبوڵ نەکرا. ئەوەی من ئیشم لەسەر کرد بە تایبەتی لە موازنەی 2017 پێشنیاری ئەوم کرد تەبەن لە لیژنەی مالیە بەرپرس کەسی دووەمی حەشتی شعبی لەوێ حازر بوو. لەبەرەوەی ئێمە لە حەشت هیچ تەدەخولێکمان نەکرد. لە کۆتایی لقاءەکە من لەگەڵ ئەبوو مەهدی المهندسە کەوتینە مناقەشە کە ئەوە بە حزوری هەموو ئەندامە کوردەکان شاهدن لەسەرەوە. پرسیارم لێ کرد ئەبوو مەهدی ئێوە داوای ئەوەکەن کە لە موازنە 122,000 کەس حەشتی شعبیتان بۆ دانراوە، خۆشت داوای ئەوەکەی کە 140,000تان پێویستە. جەنابەت باز لەوەیەکەی کە 1200 کیلۆمەتر حدودی توڵتان هەیە بۆیە پێویستان بە 140,000 حەشت هەیە. ئایا ئەو حدودەی کە پێشمەرگە لەگەڵ داعش هەیەی چەنەوتی من هیچ داتا و بەیاناتێکم لا نێوتم، من داتا و بەیاناتم لایە ئێمە وەکو کورد پێشمەرگە 1050 کیلۆمەتر حدودی لەگەڵ داعشە هەیە. وتی ئەوە 1050 وتم بە قەناعەتی تۆ چەند هەزار پێشمەرگەمانەوە بۆ ئێوە سنوورەمان بۆ پارێزی. بەشایەتی هەموو ئەندامانی لیژنەی مالی بە شیعە و سوننە و کردەوە ئەبوو مەهدی وتی 100,000 پێشمەرگەتان پێویستە. بۆ ئێمە ئەومان کردە پرەنسیب، داوامان کرد لە لیژنەی مالی ئەگەر 100,000 پێشمەرگە نەبێ ئێمە ئامادە نین دەنگ بین لەسەر موازنە. هەموو هێزە سیاسیەکان حتا بەڕێز شاخەوان عەبدوڵڵا تەبەن لەو کاتایمە 4 فراکسیۆن بین، فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمان نەبوو لە موازنەی 2017. شاخەوان عەبدوڵڵا کاندامی لیژنەی ئەمن و دیفاع بوو، وتی من قەناعەتەکەم بە پارتی دیموکراتی کوردستان کە ئەو 100,000 ڕقمێکی زۆر گونجاوە، کە ئەو شایەتیە بۆ مێژووەدە. تاکە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان کە زۆر داکۆکی کرد لەگەڵمان کە ئەو 100,000 تەسویت بکەین، بەڕێز شاخەوان عەبدوڵڵا بوو. بۆیە ئەو بابەتەمان هێنا، بەڵام نەگەیشتینە ئەوەی ڕقمێک دابنین، چکە ئەوان وتیان ئێمە بە ڕقم تەعامل ناکەن. و یەکەم جار بوو لە موازنەی 2017 وشەی وەزارەتی پێشمەرگە تەسبیت بکەین. بۆیە نەسەکە لە ئەنجامی مناقەشەوە گۆڕان نەسێکماندانا کە ئەگەر هەرێمی کوردستان ئیستیجابەی هەبوایە بۆی موچەی هەموو پێشمەرگەی کوردستان دابین نەکات، چکە ئێمە وتوبمان هێزەکانی پێشمەرگە جەدوەلێک تەقدیم مەکەن ئەبێ گەرنتی موچەیمان بۆ دابین کەن. فعلەن ئەو نەسە نووسرا، بەڵام دوایی حکوومەتی ئیتیحادی حەیدەرابادی تەعنی لە مادەکەدا و هەڵی وەشاندەوە. بۆیە لە ئەوەڵی ساڵەوە حتا ساڵی چوارەم
یەکێک لەو خاڵانەی کە بە بەردەوامی لەگەڵ ئەو گروپەی کە بەیەکەوە کارمان کردووە لە لیژنەی مالی و بە تایبەتی مەسئلەی پێشمەرگە زۆر جێگەی داکۆکیکردنی ئێمە بووە کە ئەبێ ژماران لە 100,000 کەمتر نەبن حتا لە لیژنەی سێ حیزبەکان من لەگەڵ بەڕێز حەیدەرابادیان مناقەشەی ئەوە مابووتی ئەمریکیەکان تەنها 60,000 پێشمەرگەتان موچە دەدەن بە حکمی ئەوەی وتم من دەولەت ڕئیس جەنابەت خبرەی مەدەنی هەیە من خبرەی عەسکەریشم هەیە کە فترەیەکی زەمەنی پێشمەرگە بووم ئێمە کاتێک 60,000 پێشمەرگە بۆ ئێمە ئیقرارەکەی 60,000 پێشمەرگەی جەبهە بووە بۆیە پێویستت بە 60,000 تر هەیە لە ئیسنادداوێ بۆ ئەوەی تەبادولی قیوای پێ بکەی هێزی پێ بکەی بۆیە ئێمە ئەگەر لە 100,000 پێشمەرگە کەمتر بێ بۆ هەرێمی کوردستان هەم لە ڕووی تۆپۆگرافیاوە چکە بە ڕێژوزەران وت تۆپۆگرافیای ناوچەی شاخاوی جیاوازە لە تۆپۆگرافیای منطقەیەکی دەشتایی ئەو قوواتەی کە تۆ ئەتەوێت بۆ پارێزگاری و بۆ ئەوەی چاودێری دوشمن بکە یا لە بەرەنگاری دوشمن بکە ئەگەر 10 کەس پێویست بێ لە شوێنێکی تەختاییە 30 کەستەوێ لە شوێنێکی دۆڵ و چیا و دارستان و ئەوانە بۆ چونکە مەدای ڕوئیە وەسەی تەرەکردنیە مەدای بینین لە قوانین و سیستەمی عەسکەریدا مەدای بینین لە شوێنێکی شاخاویە کەمترە چکە ڕێگری ئەبێ لە بینین مەدای ئەوەی کەوا دشمن نفوس بکە زۆر زیاترە یعنی خروقات و فەجواتی زیاترە دەی لەو ناوچە شاخاویانە بۆیە ئەگەر باتایەتە سەر منطق و مناقەشاتی عەقلانی عەبادی لە قەزیەکە بێدەنگ بوو لە بیرمە لە 2017 کاتێک کەوا حکوومەتی هەرێم جوابی ئێمەی دایەوە 36 ڕۆژ بەسەر هاتنی موازنات تێپەڕی بوو بۆ ناو پەرلەمان کاتێک سەرۆکی فراکسیۆنی پارتی ڕێی حکوومەتی بۆ من هێنا وتم 36 ڕۆژە موازنە من ناردووە بۆ حکوومەتی هەرێم بۆ تا ئێستا جوابێکیان نەبووە لەبەرەوەی حکوومەتی هەرێم کە ئێساڵە ئێوە دەنگ مەدەن بەو یاسایە حکوومەتی هەرێم تەمسیلی من ناکاوە من تەمسیلی حکوومەتی هەرێم ناکەم زۆر بە ئاشکرا و بە ڕاشکاوی وتم من نوێنەری خەڵکی کوردستانم نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان نیم ڕاستە حیزبەکەم بەشدارە لە حکوومەتی هەرێما بەس من نوێنەری خەڵکی کوردستان چکە کۆمەڵی ئیسلامی نوێنەنی ناردووە بۆ بەغدا زۆر باشە ینی باوەڕت وایە ئەگەر یەکێتی و من بڕوا فعلەن باوەڕم وایە یەکێتی و پارتی ئەگەر بیان ویستایە لە دەورەکانی پێشوا یاسایەکیان بۆ پێشمەرگە کە ئەبوایە یاسایەکیان بۆ پێشمەرگە دابمەزراندایە کە شکۆ و شەرەفی پێشمەرگەی بپاراستایە و ماف و امتیازاتی پێشمەرگەی بپاراستایە چکە جوندیەکی عراقی و پێشمەرگەیەک هەمویان سەر بە مەنزومەی دیفاعی عراقین بۆ جوندیەکی عراقی 1,200,000 هەبێ پێشمەرگەیەک چەند مانگجارێک 300,000 400,000 500,000 هەبێ یەکێکی لەو پەرلەمانتارانی کە خەڵک دەڵێ زۆرترین گەندەڵی ئاشکرا دەکات زۆر جاریش هەندێک خەڵک دەپرسن کە تەنها ئاشکراکردنی حساب نییە ئێوە بە 6 پەرلەمانتارەوە چیتان پێکرێت جگە لە ئاشکراکردنی گەندەڵیەکان ئێمە ئەوەی ئاشکرامان کردووە نەتیجەی جوهد و ماندووبوونی زۆرە وەکە ڕاشمان گەیاندووە بۆ ڕایگەشتیەوە نەتیجەکەی بۆی خەڵکی کوردستان بزانێمە چیمان ئاشکرا کردووە گیلاوە هەموو کارەکە نییە خەڵک وا بزانێەوەی کە لە ئیعلام و ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکانی بینێ ئێمە تەنها ئەوەندەمان کردووە هەمووانە دۆسیی دادگاین و لە بەشێکیان لە لێکۆڵینەوە و بەشێکیان لە لێکۆڵینەوە دەرچوە گەیشتۆتە قۆناغی دادگایی کردن بەڵام کاتێکە کێشەی دەسەڵاتی دادوەریمان هەیە توانا و جورئەتی لێپرسینەوەی لەم گەندەڵکارانە نییە ئەمانە هەمووی لە ڕاستیە بریتین لە هەوڵەکانی ئێمە و نەتیجەکەشی تەنها هەمووی لەسەر ئێمە نییە من دادوەر نیم دادوەری شەڵێ منیش پۆلیس و هێزی عەسکەری نیم ئەوەی کە سکاڵای لەسەر و فەرمانی گرتنی دەرەچێ بچم خۆم بیگرم دەبێت دەسەڵاتی جێبەجێکردن بەشێکی ئەم کارانە ڕاپەڕێنێ دەسەڵاتی جێبەجێکردن خۆی تایە تۆمەتبارە و تاوانی لە من نراوە چۆن خۆی دادگاییەکە بەشێک لەو دادوەرانە کە دادوەری بەڕێز و بە مەوقیفی زۆرە بەڵام بەداخەوە بەشێکیان ئەمانە حیزب دایناون و داردەستی حیزبن چۆن جورئەتی لێکۆڵینەوە و محاکەمەی بەرپرسەکەی خۆی هەیە لەسەر دۆسەی گەندەڵی ئەمە کێشەی سیستەمەکەیەکەوایە گەر ناوەی ئێمە کردومانە دەتوانن بێن تەماشای بکەن و بەشێکیشی خەڵک بۆ ڕایگەشتی ڕامان گەیاندووە
زۆر زیاترە لەو حەجم و قەبارەیی خۆمان کە هەمانەوە زۆر زیاترە لەو زەمانی کە پەرلەمان لە کارا بووە. ئەوە 4 ساڵەکەی پەرلەمانتاری جەنابەت تێپەڕی ئەوەندەی خەڵکت کە بینیوە و سەردانی تۆ فراکسیۆنیان کردووە لە دەنگتەرەکانت بوون بە تایبەتی لە ئەندامان و دەنگدەری کۆمەڵ بوون یا غەیری کۆمەڵ و دەنگدەرەکانت بوون. لە ڕاستیا دەنگدەری ئێمە وەگوتم لە 6 خەڵکی کوردستان بووە کەمترینە دۆگەر 100 هاوڵاتی ببینی 6یان ئەڵێن دەنگدەری کۆمەڵ بووین 94یان دەنگدەر نەبوون بۆیە بە دڵنیاییەوە زۆرینەی هەرە زۆریەوەی دیومانە بە سەرمان کردوێتەوە بە دەمیەوە بوون لە دەرەوەی کۆمەڵی ئیسلامی بوون بۆ ئێمە هیچ جیاوازیەکی نەچکە ئێمە خۆمان بە یەکێک لە نوێنەرەکانی خەڵکی کوردستان داناوە تەنانەت ئێمە پێمان وا بۆ نوێنەرایەتی حەقیقی هەموو پێگاتەکانی هەرێمی کوردستانی شەکەین. زۆر باشە ئەگەر و هەڵوێستانی کە 4 ساڵی ڕابردوو کردتان و باشتان لە پێناودا و هەڵوێستتان نەبووایەوە خودی شخصی خۆشتەگەرەوەندە لەسەر میدیاکان بەڵگەنامەکانت بەڵگەنامەی گەندەڵیەکان هەڵ نەدەدایەوە چه دەستکەوتێکت دەبوو بۆ خۆت و حیزبەکەت؟ بەڕاستی ئەگەر لەگەڵ خەڵکان نەبووینە ئێستا ڕۆمان نەبوو بچینەوە ناو خەڵک یا کە چینەوە ناو خەڵک پیانەوتین ئێوە ڕاز ناکەن ئێوە لە 4 ساڵی ڕابردوو لایەنی ستەمتان گرتبوو دیفاعتان لە خەڵکی کوردستان نەکردبوو پشتی ئێمەتان بەردابوو ئێستا ئیشتان پێمانە هاتوون بەڵام خۆشبەختانە ڕەنگە یەکێک بە شخصی ڕقی لێمان بێ شتێکمان پێ بڵێ گەرنا سەربەرزانە ڕۆبەڕۆبینەوە لەگەڵ خەڵکی خۆمانە و خەڵکی شەزانێ ئێمە چیمان کردو چیشمان پێکرا امتیازیش خراوەتە بەردەمتان بە دڵنیاییەوە چ کۆمەڵی ئیسلامی چ وەزیری چ پەرلەمانتاری بەبێ ئەوەی کە امتیازی بخرێتە بەردەم لە بەرامبەر هەندێک هەڵوێستا تێناپەڕێ و قۆناغانە بەڵام خۆشبەختانە تێمان پەڕاندۆ بە بێمنەتی. ئەگەر لە هەڵبژارنەکاندا بەرهەمیم سیاستان لەسەر سندوقی دەنگدان نەچنیەوە ئێوە یا زۆر جار دەوترایەوە لە بەروێ هەڵوێستانە دەنوێن مزایدی سیاسی دەکەن بۆی کە دەنگی پێکۆ بکەنەوە ئایا باوەڕ و ئامانج و استراتیژی کۆمەڵی ئیسلامی وایە یا تەنها بۆ کۆکردنەوەی دەنگ و هەڵبژارنەکانە؟ جارە یەکەم ئێمە ئەو کاتانی کە ئەو مواقفانەمانەوان زۆر دوور بووین لە ئینتیخابات زۆر دوور بووینەوە بە ماوەی 2 ساڵ 3 ساڵی مابوو بۆ هەڵبژاردن ئەو هێزەی مزایدەوانی مزایدە کە نێستا دەستیان پێ کردووە ئەوانەی کە مزایدەی سیاسیەکە نەبێ پرسیار لەو هێزانە بکەی کە لەسەر و بەندی هەڵبژاردن مزایدەی سیاسیەکەین ئەو بۆ ئێمە ڕاست نییە ئێمە ئەو ڕۆژی چوینەتە حکوومەت وەکو ئێستا بووین من ئێستا کۆی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی گەر بگەڕینەوە سەری لە چۆ گۆڕانیان بەسەردا هاتووە ئێمە لەسەر یەک ئاراستە و لەسەر یەک هێڵی ڕاست و ڕەوان ڕۆشتوین ئەمە یەک دوو ئێمە ئەرکمانە کە ئەو بنەمایە یعنی ئەوەی کە پەیوەستە بە دروستکردنی حکومڕانیەکی ڕەشید لە هەرێمی کوردستان دروستی کەین وە ئاراستی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە ئاراستەی بە دامەزراوەی کردن بە نیشتیمانیکردنی دامەزراوەکان و بەرژەوەندی خەڵک و هاوڵاتی و سیستەمێک کە خزمەتی خەڵک و هاوڵاتیان بکە سیستەمێک کە دەستەڵات لە خەڵکەوە بۆ خەڵک بێت وە دەستا و دەستی دەستەڵات لە هەرێمی کوردستان دروست بێ بۆ ئێمە بۆ ئەوە ئەگەر کارمان کردبێ هوشیاریەکی گەورە لەسەر ئاستی شەقام دروست بێ کارێکی ڕەوا بووە ئەگەر کارمان کردبێ بۆ ئەوی هاوڵاتی وشیار بێ و دەنگ بەو هێزانە بدا کە سیستەمێکی فەرمانڕەوایی ڕەشیدیان لە هەرێمی کوردستان بێ کارێکی ڕەوامان کرد و شانازی پێواکەین ئەگەر بشمانەوە ڕێژەی نوێنەرەکانمان لە داهاتوودا زیاترکەین بۆی کە کردومانە گەورەتری کەین بۆی هەنگاوەکانمان لە داهاتوودا هەنگاوی گەورەتر بن و خزمەتی گەورەتر بکەین کارێکی ڕەوامان کرد و شانازی پێواکەین و بە دڵنیاییەوە ئێمە ئەو چاوەڕوانیمان بە گەورەی لە خەڵکی هەرێمی کوردستان هەیە و پشتیوانی ئێمە بکەن و پشتیوانی ئەو بۆ چوونانە بکەن کە ئەیانەوێ ئاراستەیەکی سیاسی تەندروستە بێ ئێمە کە خۆمان شانازی بە نوێنەرەکانمانەوەکەین وەک هاوڵاتیانی هەرێمی کوردستان شانازی بۆ نوێنەرانەوەکەن بەڵێ یعنی مافێکی ڕەوای خۆمانەکە بمانەوێ ئەو ڕێژێ زیادکەین وە لە پێناوی خزمەتی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆ ئەوەی تۆ ئێڵەی کاک جەلال کە ئەگەر وەکوڵێگەر دەنگ زیاد نەکایە دەنگ کەم نەکە کاکە دەنگ زیادکردن و دەنگ کەمکردن هیچ شتێکی لە سیاستەکانی کۆمەڵی ئیسلامی ناگۆڕێ چونکە ئەمانە پرەنسیپ و مەبادیع بوونە لای ئێمە ئێمە ئەو کاتەی 6 کورسیمان هەبوو هەڵوێستمان بەم شێوەیە بوو
خۆناغی پێشووتریش کە 4 کورسیمان هەبوو لە پەرلەمانی کوردستان و ئۆپۆزیۆن بووین هەڵوێستەکەمان بەو شێوەیە بوو لە بەغدا 3 کورسیمان بوو ئێستا هەڵوێستەکەمان بەو شێوەیە لە خولی ڕابردوو 2 کورسیمان بوو هەڵوێستەکەمان هەر بەو شێوەیە بوو ئەو کاتە یەک ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیشمان هەبوو هەر هەڵوێستەکانمان بەو شێوەیە بووە. بەپێی بەدواداچوونەکان سیاسەتی کۆمەڵ ئیسلامی لە ئەنجومەنی سەرکردایەتیەوە لەسەر بنچینە و گەڕانەوە بۆ دەقاینیە پیرۆزەکان دادەڕێژرێت لە ڕێگەی نوێنەرەکانیان لە حکوومەت و پەرلەمان بەرجەستە دەکرێن کە تیدا هەم سەروەری یاسا پارێزراو بێت و هەم یاساژ لە خزمەتی هاوڵاتیاندا بێت بێ جیاوازی ئەوەشی لە کار و کردارەکانی نوێنەرەکانی کۆمەڵ لە حکوومەت و پەرلەمان بەپی بەدواداچوونەکان دەبینرێن خزمەتکردنی خەڵکە بێ جیاوازی و وەستانەوەی دژی گەندەڵی و ستەمکاری و پاراستنی شکۆ و سەروەری یاسا کە لەو پێناوەشدا باجی داوە.